سندی خان فەرموو باوکە گیان. دەست خۆش بێ کاک دکتۆر. زۆر سوپاس. پرسیارێکم هەبوو وەکو ئەزانین لە پێشترە ئەگەر سێرکەین دایک و نەنک و سێری ئەو جیرانەی پێشترکەین ئەبینین ئەم وەسوەسی جوانکاریان بۆ دروست نەبووە یان ئەو نە بیریان لای ئەوە نەبووە مەگەر حاڵەتێک زۆر زەرور بوو بێ جاری وا بۆ شتەکە ناشرینیش بوو بێ بە فەیسیانەوە کێشیان نەبووە لە بەرەوەی زۆر بیریان لا نەبووە. تەمەەن جاران دایکیەمە و نن کیەمە ڕازی بووە بە جسمی خۆی بە شکلی خۆی و یەکشتیشە پێ بڵێم سندسخان یەکێک لە خەسڵەت و سیفاتەکانی کەسانی سەرکەوت و دەروون دروست ئەوەیە بڕای بەخۆی هەبێ ینی قوبوڵی جسمی خۆی بکە خوا چۆن نیاوەتی ئاوە زۆر گۆرانی بێشێ زۆر ممەسیل هەیە کە یەکی چووکو میسی کە با بڵێن وەرشەوانێکی مەشهورە و ئێستا عالەمیەن هەموو کەس حەزەکاوە کۆک بێ ئێ خۆ نەچۆت جومکاریش کات و شکلی خۆی و ئەو شکلەش نییە ئەم سەدەوەی ئەو جوانە. عادل ئیمام ئەم هونەرمەندە گەورەیە کە هەمومان معجبین پێین داوانەی ڕێی وزەراکە بە ئاسانی نەتوانێت ڕسمێکی لەگەڵا بگرێ لەگەڵەوەشا کە سەیری شکلەکەی ڕۆژەبی لە جوانکاری نەکردێتەوە زۆر ئەکتەری کوردمان هەیە زۆر کەسانی ناودارمان هەیە ئەبینی هەر خەڵک معجیبە پێ حەزەکە لەگەڵ یادانیشە وەڵای شکلی بۆ شێوەش نییە لەوانەیە دکتۆرێکی جوانکاری بڵە پێویستی لە لوتی و هەشتانە ناکە سقی بخۆێت ئەوە یەکێکە لە خەسڵەتەکان لەبەرەوە بەڵێ فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا بێجگەلەوە لە بیرن نەچێت سیستمی سەرمایەداری ئێوە مشتری بە خۆی پیاکە ئەی چۆن ئەم هەموو دەرمانە بفرۆشن ئەی چۆن ئەم هەموو پارێ لەو خەڵکە بکەن بۆیە یە نموزەجێکی بۆیە ناوی نموزەی باربی ها بووکێکە بۆ باربی ناوقەویڵی زەردەواڵەیە ئەمە چ جوانێکی تیات و خوا ئێمە جاری لە زۆر کەسەیە حەزەکە ژنەکەی پڕ بێت و جسمی بەنەوەی بوو ئێستا وای لێکلو و زەردەواڵە ئەمە ئێستا زۆر کەسەیە خۆی باری کردێتەوە ناوقەی خۆی وەڵام وەکو باربی بم وەکو ئاوا چکە عالەمیان ڕێکلام و دیعای بۆکەن لە کاتێکا وەڵی هیچ جوانێکی تیانێ ئەمە بۆ دروستەکەن نمونەیەکی بۆ یەن شکلێ ئەوە هەتا سیارەشیان ناوە ها بە ناوی لەیلا عولی و نازانم مۆنیکا و چی وەنە و شەو نازام چی تەنان سیارەشیان وە لێکرۆ ئەمە واو لێ ئەەکەن خەڵک بە دوای ئەوەیە بگەڕێ زۆر جات ئێمە کەی ساتۆتە لامان بە دەیان نەگیەک و دوان کە دەیانەڵێ لەیەکەوە تا 99 هەر دەیانە ئافرەتەڵێ مێردەکەم عینەن وەکو ئەم وڵات تۆ بێ شکڵی وەکو ئەو لێ بکەیت من حەزەکەمە تۆ وابی تۆ وەکو ئەو وابی تۆ وەکو ئەو مەسیلە وابی تۆ گۆران بێزەوە هەمووی کێشە زۆر جاگەشتۆ تەلاق و لێکجابوونەوە وەکو ئەم قوبوڵیان نەکردووە دڵی عاجز نەبێ لێم کاڵم وەکووە من واقعەکەی و حقەتەکەی و پێویستە ڕاستیەکان بوترێ هەرچەندە قسەی حەقڕەقە بەڵێ زۆر جارم سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیانە و هەتا بۆ جلوبەرگیش خاتون جانلەوانی جەناب زۆر کەسی تری کێتەژێت کاریگە و مەسیلێ و جلێ لە بەرەکە بۆ بەیانی خەڵک جایەن چیەکەنم شەریکاتە ڕاسمالیانە مەسەن کازانم گۆرانی بێژە خەڵک خۆشێوێ یەن بنێشتێکی یێنێ ئەی گوێ 1 ملیۆن دلاری یێنە بنێش گوێ بەزەزانێ بای 100 ملیۆن قازانجی لێکە چەند زۆر کەسەیە لە عالەمە میلیۆنان کەسەیە معجیبە بەم کەساچێ ئەو بنێشتا ئاکڕێ ئەچێ ئەو سیارە ئاکڕێ ئەچێ ئەو سەعاتە ئاکڕێکە و ڕیکلامی بۆکە بەڵێ مانەوەی دەوریان هەبوو بەداخەوە بەڵام کەسێتی سەرکەوتو ئەوەیە نەکەوێتە ژێر ڕیکلامی ئەوانەوە نەکە شخصیەتی خۆی نەبێ بە پاشکۆی ڕیکلام و تەلەڤیزۆن و ئەوانە خۆی جسمی خۆی بەدڵ بێ خی گەورە دروستی کردووی هیچ عیبی نییە و قوبوڵیکە واگەر یەکێکیش تۆی بە شکلەوە ئاوێ شکل بەردەوام نابێ بە نەخۆشی بە سووتان بە حادیسە بەکت دەیان شت بە پیری ئەمە گۆڕێن دەکەواتن تەواو ئەو تۆی بەمەرجەوەێ تۆی خۆش ناوێ ئەگەر هیچی خۆش بێ حتا لەسەر جێشاکەوتووە جەڵتەش لێ یاوە هەر خزمەتێکە خۆشەویستی ئەوەیە تەسعێدان و قوربانیدانە بەڵام بەداخەوانێ